ململانیان سیاسی لپارلمان عراق بردامن که هەڵبژاردن بێتە بداوی خستن ئاژی دەمێ خۆدا بێتە ئەنجامدان وەلدۆردا کۆمسیۆنا باڵا ڕادگەینیتن کۆ کۆمسیۆن دا ئامادە باشیدایە بۆ ئەنجامدانا هەڵبژاردنان. احنا كمفوضية ام كومسيونا بلند جالي هنري و آمادنا و ام بريا كنالي و بشتراز ديكن كو كومسيون آمادايا هالبجاردنين داهاتي انجام بدتن لدمي ديار كريج آلية سلوكاتيا وزيران لپشتی کو پارلمان عراقی باوریا خۆ لەسەر بدات. هاوپەیمانیان نیشتیمانی کو بماڵە شیعی تێتە دەستنیشانکردن ڕادگەینن کو چ پێوەرێکی دەستوری بۆ بداوی خستنە هەڵبژاردنان نینە. كل الكتل وممثليها الموجودين الآن همي فراكسيون آماده بوي و نونرت وان داوي خستنا هەڵبژاردن رد دکن و دوپات دکن کو دەمی خۆی دەستوری دا بهنە ئەنجامدان و هەر وسا دوپات دکن کو دەنگدان لەسەر وی بابەتی ئەوە لە پارلەمانی هاتبووکردن دەبیت بە شێوەیەکی ئەشکرا بیت و بۆ گەلی عێراقی بهێتە ڕاگەهاندن. ئەگەر دەنگدان لەسەر بداوی خستنە هەڵبژاردنان بێتە کردن هاوپەیمانیان نیشتیمانی دێپەنە بەنە بەردادگەها فدرال. لا أعتقد أنه سيمر التأجيل. باوردان پاشخستنا و درباز بد جبر کو درفت هيا دادگاه فدرال بریاری پوچ بکد و جبر کو پاشخستنا و نه دستوریه و واجی دستوریه جبر هنده پاشخستن نا ایتا درباز کرن. فراکسیونان کوردستانی دیگر بداوی خستنا هەڵبژاردنانن تنێ فراکسیۆنا گۆڕان نەبیتن و بەرسڤە گۆڕان ئەوە کو پێگەها پارتی و ئێکێتی دێ لاواز بیتن و هاوسەنگیا سیاسی دێت بەرژەوەندیە گۆڕان دابیتن لەوڕە داخواز دکەن کو هەڵبژاردن دەمێ خوددا بێتە ئەنجامدان. باوەڕم بە دموکراتیت و دەسەوسکردنی دەسەڵاتەیە کەواتە ناتوانم لەگەڵ تەجیلکردنی انتخابات بم لەسەر ئەم مەبدەی چونکە ئەمە ئەبێتەوە ئەوەی کە عمری ئەم پەرلەمانە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە بۆ ماوەی تر درێژ بکرێتەوە کە دوجار ئەمە لە زەرەری دموکراتێتە بێ. بابەتیشی تریشیانەوەیە کە ئێمە ئەگەر حجەکە ئەوەیە کە لە ناوچەشێشسەرەکان عادەتمان دێتە خوارەوە یەکەم من پێم وایە کورد هەموو کاتێک بەشی ئەوە وەلای هەیە بۆ نیشتیمانەکەی خۆی بۆ هۆینەکەی خۆی کە دەنگ بات بەڵام لەوانەیە معادلەی حزبی بگۆڕێت لەو شوێنانە لە پارتی یەکێتی ببێ بۆ گۆڕ. پاش ململانەیەکە درێژت نەوبەرە سونە و شیعان سەرۆکی پەرلەمانە عێراقی ڕوونشتنە پەرلەمانێ سەبارەتە پیاسایە هەڵبژاردنان بۆ ڕۆژە شەمبیا داهاتی ئەبداویە خست لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.